هەفتەیەکی دیکە لە خۆپشاندان و ناڕەزایەتیەکان لە پارێزگاکانی سێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان دەستی پێ کردەوە. مامۆسایان و وانەبێژان کە ژمارەیان دەیان هەزار دەبێت سەرتۆپی جم و جوڵە مەدەنیەکانی ئەو شار و شارۆچکانەیان گرتووە کە بە ناوچەیان زۆنی بایکۆت ناوی دەرکردووە. داواکاری مامۆسایان و وانەبێژان خۆی لە چاککردنی تەواوەتی سیستمی پێدانی موچە، دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوە، گێڕانەوەی موچەی پاشەکەوت و دامەزراندنی وانەبێژاندا دەبینێتەوە کە هەر یەک لەمانە پێشەوەی داواکاری بن مافن و دەبێت بێ خۆپشاندان و ناڕەزایەتی دەستە بەر بکرێن. دیارترین و بەهێزترین چەک و چالاکی مەدەنی مامۆسایان و وانەبێژان بایکۆتی هۆڵەکانی خوێندنە کە ئێستا بە دیاریکراوی 4 مانگ و 15 ڕۆژە بەردەوامە و فشار و داواکاری پێشتر و ئێستای وەزیر و بەڕێوەبەرە گشتیەکانی پەروەردە و پارتی دەسەڵاتداریش لە ناوچەکە کەمێک نەبێت کاریگەری لەسەر شکاندنی بایکۆتدا نەناوە. لە جەختکردنەوەی مامۆسایان و وانەبێژان لە بایکۆت و بێباکی، هەروەها بێدەنگی و بەدەمەوە نهاتنی حکومەتی ماوە بە سەرچوو بۆ پرسەکە و وەڵامدانەوەی داواکاریەکان یان لانی کەمی گوێگرتن لێیان، چارە نووسی ساڵی خوێندنی سەدان هەزار قوتابی لە پارێزگاکانی سێمانی، هەڵەبجە، ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین بەرمەترسیەکی قورس دەکەوێت. بەپێی هۆشداریەکانی شارەزایانی بواری خوێندن و پەروەردە، زیان و لێکەوتەکانی بەردەوامی پەککەوتنی خوێندن لە نیوەی ناوچەکانی هەرێمی کوردستان تەنها بە 1 ساڵی خوێندنەوە بۆ تەنها یەک ناوچەش ناوەستێت، بەڵکو بۆ ساڵانی داهاتووش بەردەوامی دەبێت. ئەمەش بەر لە هەر کەس حکومەت و وەزارەتی پەروەردە کە بەرپرسی هەموو بوارێکی کەرتی خوێندنە بەرپرسیارەتیەکە هەڵدەگرن. لە دوای ساڵی 2014ەوە دەرکەوتنی زاراوەی قەیرانی دارایی لەسەر زاری بەرپرسانی حکومیەوە خۆپشاندان و ناڕەزایەتی موچەخۆران بۆ داواکاری مافی سەرەتایی ژیانیان بەردەوام بووە. لەو نێوەندەشدا مامۆسایان ساڵانە بە ئاست و ڕێژەی جیاواز بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە. ساڵی بڵاوبوونەوەی کۆڕۆناش زیانی گەورەی بە کەرتی پەروەردە و فێرکردن گەیاند. جگە لە دواکەوتنی بەردەوامی موچە لە ساڵانی ڕابردوودا، حکومەتی هەرێمی کوردستان لە دوای ڕاگەیاندنی ئابووری سەربەخۆوە 30 تریلیۆن دیناری موچەی پاشەکەوتکرا و بڕدراوە و ڕاگرتنی پلە بەرزکردنەوە قەرزاری فەرمانبەران و موچەخۆرانیەتی. بەم دۆخە قەرزاریەشەوە کە بەرامبەر موچەخۆران هەیەتی، بەوەشەوە کە هیچ کام لە دامەزراوەکانی شەرعیەتی یاساییان نەماوە و ماوە بەسەرچوو کار بەڕێکردن، ئێشتا کارکتەرەکانی وەک دەسەڵاتێکی بێکێشە و قەیران دەخۆن و دەگەڕێن و لێدوان دەدەن و پێشیان وایە ئەگەر ئەوان نەبن گۆڕانکاریەکانی بواری سیاسی و ئابووری وزە لە ناوچەکە و گیان بۆشایی و کەم و کورتی تێدەکەوێت.